گیانی مرۆڤ لە لای خوای پەروەردگار ئەو پەڕی ڕێزی پێدراوە. پیرۆسترین شت لە لای خوای پەروەردگار ژیانی مرۆڤە، بۆیە هەموو شتێکی بۆ مسەخەر کردو لەسەر زەویە. لەبەرەوە بەڕاستی ڕشتنی خوێنێکی بەناحەق لە لای خوای پەروەردگار گەورەترە لە ڕووخاندنی بینای کەعبە. ئێمەش وەکو موسڵمانێک بە گرنگی ئەزانین کە بزانین ئیسلام چۆن باسی پاراستنی گیانی مرۆڤمان بووەک. بەڕاستی ئیسلام گرنگیەکی زۆری داوە بە پاراستنی گیانی مرۆڤ. لە یەکەم بەگژاد و چوونەوەی جاهیلیەتە زیندە بە چاڵکردنی کچانی قەدەغە کرد. پاشان خەڵکی فێر کرد کە هەموو مرۆڤێک خاوەن ڕێزە و پێیوتن وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. کوشتنی مرۆڤی قەدەغە کرد، فەرمووی وەلا تەقتولوا النەفس التي حرم الله إلا بالحق. واتە نابێ بە هیچ شێوازێ کەسێ بکوژێ ئیلا بە حەق نەبێ کە خوای پەروەردگار لە قورئانە و پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئاماژەیان پێداوە. بەڵام عەلمانیەت و ئیلحاد ملیۆنەها مرۆڤیان کورد لەسەر زەویە. ئیسلام ئەبینی خۆکوشتنی قەدەغە کردو وەکو فەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. بەڵام عەلمانیەت و ئیلحاد ڕێیاندا کە خەڵکی خۆیان بکوژن، وتیان هەر کەس ئازادە چۆن بڕیا لەسەر ژیانی خۆیدا تاوەی کەوە نەخۆشخانەی خۆکوشتنیان بۆ کردوونەتەوە لە ئەوروپا و لە ئەمریکا. ئیسلام ڕاستی خەڵکی بانگەکە بۆ ئاسوودەی ڕۆح وەکو فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب. لە کاتێکە عەلمانیەت و ئیلحاد بە دوورخستنەوەی خەڵکی لە خوای پەروەردگار خەڵکی بەرەو کەعبە و خەمۆکی و خۆکوشتن ئەبەن. زۆرترین ڕێژەی خەمۆکی لە وڵاتانی لادینیە، زۆرترین ڕێژەی خۆکوشتن لە وڵاتانی لادینیە. فەن و ڕیزبەندی وڵاتان ببینن لە خۆکوشتن بزان وڵاتانی موسڵمانشین یان وڵاتانی لادینن. ئەوەی بەلای ئیلحاد و عەلمانیەتەوە گرنگ نەبێ ڕۆحی ئینسانە. ئەمەش لە فەلسەفە مادیگەراییەکانەوە سەرچاوەگرێ کە ئینسان وەکو هەر مادەیەکی ترە بەلایەنەوە. مرۆڤێک و تەختەیەک و ئاسنێک و بەردێک هیچ فەرقی نییە، لە کۆتایی هەمویان مادەن لەلایەوە. هەروەکو ستیڤ هاوکینگ لە ساڵی 1995 لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئاڵێ مرۆڤ تەنها پێگاتەیەکی کیمیاییە لەسەر هەسارێکی قەبارە مامناون بوونی هەیە. هەروە فرانسیس کریگەڵێ تۆ خۆشیەکانت ناخۆشیەکانت یادگاریەکانە ویستەکانە لە ڕاستیاڵی هیچ نین جگە لە جوڵەی ژمارێکی زۆر خانەی دەماری و هەستەوەر نەبێ. بۆیە پزیشک و فەیلسوفی فەڕەنسی جولیان ئۆفرێ ئەڵێ مرۆڤ تەنها ئامێرێکە نە زیاتر. نووسەر و فەیلسوفی ئینگلیزیش کە ناوی ئالدۆس هۆکسلیە ئەڵێ مرۆڤ هیچ نییە جگە لە هەیکەلێک حەیوانێک ئامێرێک یعنی بە ئاژەڵ یەشڵهێنێ. مرۆڤ ئامێرە، هەر کازانی بە خەڵک نەماوە بیشکێنە بیسووتێنە بەکاری بێنە بۆ جەنگەکان و بۆ بەدیهێنانی ئامانجەکان و چۆن ئەمڕۆکە بە چاوی سەر زلهێزەکان ئەبینین کە چۆن مرۆڤێک بۆ ئامانجەکانی خۆیان ئەدەن بە کوشت. ئاکر ئەم تێڕوانینەیە بۆ مرۆڤایەتی بێتەوەی کوشتنی 40 ملیۆن مرۆڤی سبیل و 15 ملیۆن مرۆڤی چەکدا لە جەنگی جیهانی دووەما و زۆر ئاسایشە بەلایەنەوە. باسی جەنگی جیهانی یەکەم هەر ناکەین، باسی جەنگی جیهانی سێمیش ناکەین کە زۆربەی زۆریان باوەڕیان پێێتی بە ناوی هەر مەزدونەوە وا خەریکە بەرۆکی مرۆڤایەتی ئەگرێ و مرۆڤایەتی لەناوە بە. هەر بۆیە بین بەڕاستی ئەم فەلسەفەیەکەوە لە غەربەکە لە ماوەی چەند ساڵێکە ڤێتنام و ئەفغانستان و سووریا و عێراق و غەزە و بۆ کاولکەن ملیۆنەها مرۆڤ بکوژن و زۆر ئاسایش بەلایەنەوە بەڕاستی. بۆیە کاتێک ئەبینین کە دێن وڵاتانێک داگیرەکەن هەزاران کەست بۆ ئەکوژن قەتوعامیەکەن بەبێ ئەوەی کەوا هیچ کەسێکیش توانە هەبێ قسەیان لەسەرکە، ئەوەشی کە بەناوی مافی مرۆڤ قسە لەسەر و کەسانە بکە بەڕاستی تووشی کارەسا دەبێ. بۆیە بین کاتێ فەڕەنسا خەڵکی ئەفریقا بە مادەیەکی بۆ گەنی کیمیاوی زیاتر نابینن. ئەمە وایەن لێکا کە فەڕەنسا ساڵانە زیاد لە 500 ملیۆن دلار لە سەرەت و سامانی ئەفریقا بجێ بۆ خۆی و ژیانی خەڵکەکەی خۆی پێخۆشکە. لە بەرامبەرەیە خەڵکی ئەفریقا سەدان ساڵ بێت بناڵێن بەدە سەرژاریەوە لە کاتێکا خاوینە 170 ئاڵتونی هەموو سەرزەوین. بەڵێ ئەفریقا لە 170 ئاڵتونی هەموو سەرزەوی ئەفریقایە. ئەمە جگەلەوەی کە خاوەنی گەورەترین ڕێژەی ئەڵماس و پلاتین و کڕۆم و مەنگەنیزم. تاڵانکردنی سەرەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی ئەم کائینە بۆ گەنەمادیانە شتێکی ئاساییە بەلایەنەوە. تێڕوانینی لەحادە کە مرۆڤەکانە خاتە ئاستی زبڵ و خاشاکە و هیچ قیمەت و ڕێزێکیان بۆ دانانی. ئەڵێ سەگ مادەیە، بەراز مادەیە، دار مادەیە، بەرد مادەیە، بەڵێ ئەڵێن مرۆڤیش مادەیە. شکاندنی بەردێک چەند ئاسانە بەلایەن و کوشتنی ئینسانێکیش هەر ئەوەندە. سووتاندنی دارێک چەند لەسەر دڵیان قورسە، سووتاندنی مناڵێکیش هەر ئەوەندە. هەردووکیان مادەن لەلای ئەوان. بۆیە ئەم فکرە بۆ گەنەوە لە وەزیری بەرگری ئیسرائیلەکە کە خەڵکی غەزە بە وەحش و جانەوەری ترسناک بزانێ و ئاسایی بێ بەلایەن و ئابڵوقەی تەوایان بخەنە سەر، ئاو کارەبا و خواردن و غازیان لێ بگرنەوە بە خەیاڵیشانە نەیەکەوە ئەو خەڵکە چی بەسەر بێ. ڕەنگە بڵێن وانە ئەوە تا مافی مرۆڤ گرنگێکی زۆری هێلای وڵاتانی ئەوروپی و خەڵکەکەی خۆیان زۆر بەلاوە گرنگە، بەس بڕوا بکەن ئەمە جێگەی پێکەنینە. لە بنەڕەتا و لە ناخیانە لە بیرباوەڕێندا بە هیچ شێوازێک وانە، لە واقعیشا و کەسێکا چێتێ بۆی ڕوونەبێتەوە کەوانە، لەبەرەوەی کاوان لەسەر فەلسەفەیەکی مادیگەرایی ئەڕۆن. مرۆڤ گرنگ نییە لایەن. بۆیە بینین ئەوەش لە کاتی جەنگەکانە دەرەکەوێت کە لە ڕابردووە و لە ئێستاشا دەست لە خەڵکی بێتاوان ناپارێزن. هەر بۆ لەم کاتەیە کە قسەی تیاکەین لە ئوکرانیا شەڕە. لە ماوەی ئەم شەڕەیە
12654 کەس بە پێی و تەقیرانەی کە لە بەردەستایە کەسی مەدەنی کەسی سڤیل نەک سەرباز ئەمانە کوژراون ئەی کوا مافی مرۆڤەکەیان بۆ شتێک ڕاستە کە لە بیر و باوەڕ تا هەبێ نەک کۆمەڵی قسەی باقوبریقی سەرشاش و ناو بەیان نامەکان بۆیە باسی ئۆکرانی ئاشمان کرد و هەڵمامژات تاوەکو کابرایی بابای ئەلمانی وحید نەڵێ ئەگەر باسی وڵاتێکی مسلمانکەی بڵێەوە مسلمانە و گوێمە دەنێ باسی وڵاتێکە کەینکەلان لە ناو جەرگەی مافی مرۆڤ ئەوروپایەکە ئیدعای بۆکەن بەڵێ بۆیە نابێ بە قسەی باقوبریقی سەرشاشە و ناو بەیانامەکان فری بخۆی تەنها ئیسلامە کە لە بیر و باوەڕە بڕوای تەواو و ڕاستەقینە هەیە بە پاراستنی ژیانی مرۆڤ و چەندین ڕێسا و یاسای جێگیر و نەگۆڕی بۆ داناوە هیوادارم کەوا برایان و خوشکانی بەڕێزم بەخۆیان نابچنەوە بزان کە تەنها مافی مرۆڤ و پاراستی ژیانی مرۆڤ لەناو ئاینی پیرۆزی ئیسلامایە و هیوادارم تێگەشت بێتن خی گەورەتانە سپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.